ئیتر پێویست بۆ ناکە بە خالیدی خزمتان بڵێ کەلوپەلت لە ئەمریکاوە بۆ بنێرێ ئێستا ئەوە نەما ئەمریکا لە هەولێر کراوەتەوە ئەمریکایان هێناوەتە هەولێر خاوەنانی ئەم مارکێتە ئاوا دەڵێن ئەمڕۆ مارکێتی باسکیت کە هەموو کەلوپەلەکانی ئەمریکیە لە هەولێر کراوەتەوە و بۆ یەکەمین جارە ئەو مارکێتە لقی لە هەولێر بکاتەوە بۆ زانیاری زیاتر دەچمە لای خاوەنی کاک دشا سڵاوت لێبێ سڵاوت لێبێ سلام بەخێر بێ باسی ئەو بیرۆکەیەم بۆ بکە چۆن بووە ینی بڕیار دەکا لێرە ئەو مارکێتە بکەوە بەڕاستی ئەو مارکێتە خەونێک بوو هەر دەوحام دەکرد شتێک دەبی دروست بکەین زۆر مەوادی کواڵیتی ئەمریکی عالم لێرە داوای دەکرد کە دیتمانەوە بخۆمان جملەینە لە جملەکە دیتمانەوە زۆر مەوادیتی عالم داوا دەکاتن بە کواڵەتێکی باش لۆیش ئەو فکرە هات ئەمە گوتمان با دروستکەین ببینێ یەکەمین کەس ئەو شتە دروستکەین فعلەنیش وەچی ئێستا تقریبا ئەو ڕۆکرایتەوە ئەو 5 ڕۆژ سۆفت ئۆپینینگ بوو دیمەندەکی زۆر هەبوو عالم زۆر خەنیە دەیەوێ هیچتان مەوادی تر زیاتر بینین کە کواڵەتی باش هەموو کەلوپەلەکانە ڕاستەوخۆ لە ئەمریکاوە دێ 80% کەلوپەلەکە لە ئەمریکا ڕاستە لێر دەوێتن بەس هەندێک مەوادیشماندانایە کە کەلچەری خۆمان دەیانەوێ ماستەکەیە پەنیرەکەیە تورشیکەیە ئەوش لێرەماندانە ماستی مەڕی کوردی لێرە لەگەڵ کەلوپەلی ئەمریکی دەفرۆشت 100% ئەوە کواڵەتێکی لە ئەمریکەکە باشترە ناتوانین بیگۆڕێ ئەمەش لە دوو کواڵەتی دەگەڕێنەوە کاک ئەو خەڵکانی کە دێنە ئێرە ینی خواستیان زۆر لەسەر کەلوپەلەکانە فعلا دوێنێ کابراگ هات بوو گوتی من شەرم بوو بچم سەفەر بکەم خواردن لە جانتای بینیمە هەولێرێ ئەتویم ئەمەی قازت کرد زۆر مەواد کە لێرەیە پێویست ناکە ئێستامە بچین لە دەرێ بینەوە ئاڵای ئەمریکاشت لە سەر سنگت داوە ئەمە چۆنە ینی ئەمە بەخۆم جنسی ئەمریکیم هەیە هەوەکو عراقیمە و کوردم طبعا لە بۆ من ئەمریکا زۆر فرسەتی گەورە بوو کە بتوانم بگەمە ئەو ڕۆژە لۆیش ئەو ئاڵامداناوە پێم وابی کۆنسۆڵی ئەمریکاش هەر بەشدار بوو لە کردنەوەی پێدەچیان نێوانتان باش بێ طبعا قنصل ئەمریکا هەر قنسڵێک هات بوو قنسڵی ئەمریکی بەخۆی زۆر دامی مەشارەی ئەمریکی دەکاتن لێرە یەک لە مەشروعانە شوچی قسەم کرد زۆر خەنی بوون گوتیان دەمانەوە ببینین ئەوە دووەمین پرۆژەکتە مارکتی قنسڵی ئەمریکی کە نوێ دەکرێتەوە ئەویش هەر عایدیمەیە ینی ئەمە تەنها بەیەک لق ڕناوەستێ لقی تریش دەکرێنەوە وابزانم ڕناوەستێ چونچی عالم زۆر لە سلێمانی لە دهۆک لە بەغدا دەرێن کەنجی دێنەوە ئیشاڵەش دەگەنەوە دەر دەگاتە شارەکانی تری کوردستانیش ئەکیت